12 ئایار ئەمساڵ وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لاگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنەکە ڕۆژانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان سەردانی ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەن بە ئەمبەستی دڵنیابوونەوە لە ناوەکانیان و خۆتۆمارکردنیان لە سیستمی بایۆمەتری ئەو وڵاتیانی کە دێنە بنکەکان مەبەستیانە لە ڕۆژی دەنگداندا لە مافی دەنگدان بێبەش نەبن. ئەمە پرۆسەیەکە ڕەتی هەیە بنەتەوە بەڕاستی ئەم پرۆسەیە واجب لە سەرشانی هەموو کوردێک بێت ناوی خۆی ناونووسی خۆی بکات و ئەمانە لە بایۆمەتری خۆی دڵنیا بکات و ئەمانە لەبەرەوەی بەڕاستی ئەمە هەڵبژاردنێکمان لە پێش ئەم هەڵبژاردنە مەسیری میلەتی کورد دیاریەکە ئەمانە ئەم هەڵبژاردننی عێراق هەڵبژاردنێکە بەڕاستی تر ئەوە نەتەوە ئەگەر مەبەستمان نەتەوە بێت مەفروزە هەمومان بچین بۆ ئەو پرۆسی هەڵبژاردنەوەمان دەنگی خۆمان بین بە نەتەوەکەمان ئەو کەسی حەزێکم کە تۆمای نەکۆت بێ بۆ شێنشەوی دەنگی واسە مە مەسیری کوردە بێ هەمومان محاوەرەی بۆ بکەن بگەینەتی ئامانجی خۆمان. زۆربەی هاوڵاتیان یەرێمی کوردستان بە تایبەت ئەو کەسانەی کە سەردانی بنکەکان دەکەن یەک پەیامی هاوبەشیان هەیە ئەویش بەشداریکردنی لایەنە سیاسیەکان یەرێمە بە یەک لیست لە هەڵبژاردننی داهاتووی عێراقدا. هەموو لایەنەکانیش یەک دەنگ بن یەک لایەن بە یەک لیست دابەزن بۆ هەڵبژاردنەکانی عێراق پێویستە لەبەرەوەی هەموو هینەکان لاوەنێن لەبەر ئەمەی قسێکی زۆر گرنگە بۆ کورد لەبەرەوەی ئەگەر هەتاشێکی کورد نەچێ زەرەدە لە کوردەدرێ. تەمەناشەکەم هەموو لیستەکان ڕۆحیانەتی ئەوان هەبێ بەڕاستی ڕۆحی یەکتر قبولکردنیان هەبێ تەنیا لەبەر بەرژەوەندی کورد بە یەک لیستی دابەزین ئەوە زۆر زۆر باشە بۆ سنگ و قورسایی ئێمە لە پەرلەمانی عێراق. تەنها یەک ڕیزی نەبێت هیچ شتێ دەردی میلەت نادا بە تایبەتی بەرامبەر عەبادی و ئەمسالی ئەمانە کە ئێستا بەو شێوەکەن بەڵام یەک ڕیزی لە هەموو شوێنەکانە بە یەکۆ بن بە تایبەتی لە کەرکووک و ناوچە دابرێنەوەکان احتیمال شتێکمان بۆ بکرێ و ئێستاش ئەم مەوزوعی بودجە معلوم بووە شیعە و سوننە یەکیان گردووە تەنها ماوەتەوە کوردەکە بە تەنیا ماوەتەوە ئەگەر کوردەکەیش یەک ریز نەبێت وابزانم حەقێکی مەشروعەکە ئەفەوتێت. باپی ئامارەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق تا ئێستا لە پارێزگای سلێمانی لە 155 و لە پارێزگای هەولێر لە 160 و لە پارێزگای دووەک لە 173 هاوڵاتیان خۆیان لە سیستمی بایۆمەتری بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تۆمار کردووە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.